سڵاوتان لێبێت ئێستا ئێمە لەژێر چەتری عەرێبانەیە کەین شت نافرۆشتینەوە بەڵام باز لە بابەتێکەکەین بابەتەکەشمان ئەوەیە ئایا کە ڕووداوێکی سروشتی لە هەر وڵاتێکا ڕوئەت تا چەندێک پێشوەخت خزمەتگوزاری بۆ ئامادەکراوە یاخود تا چەندێک پێشوەخت پلانێک بۆ دانراوە کە ڕووداوە سروشتەکە زەرەری جانی لێ نەکەوێتەوە. بەڕاستی بە حەقەت لەم کوردستانی ئێمەیە لەم وڵاتی ئێمەیە وەکو بڵێن پێشکەوتن تا ئەسە کەس بەخۆی نەبینیوە بە حەقەت توی بینی ئەم کانی و ئاوەی کە ئەتەقێ یا ئەم پردانەی کە ئەڕوخێ دیارە حتمەن دلیلی شیە کە تا ئێستا بۆمبەستی چاکی بۆ نەکراوە. یەکێک لەو شتانەی کە وەکو باسەکرێت لە شارستانێتە وەکو خزمەتگوزاری کەوا سەرکەوتن بەدەستێنێ کە بنیاتی شارێگەنێن یا پایتەختێک پێویستە پێش هەموو شتێک حساب بۆ ئاوەڕۆی ژێر زەوی بکرێت. سەبارەت بە خزمەتگوزاری نازم یعنی لە وڵاتێکی وایە خزمەتگوزاری لە کاتە ئاساییەکانە یعنی بۆ خەڵک نییە و کەمە جاورە لە کاتە مفاجئەکانە لە کاتی لافاوە یعنی ئەگەر خزمەتگوزاری بێ دەردی کابراوەتی وەکو خەونی شاعیر وایە بە هیچ شێوەیە خزمەتگوزاری لەم وڵاتی ئێمەدانیەوە خزمەتگوزاری ئەگەر ببوایە لە پارەوە ئەو لافاوانەی پاریش و ئیمساڵیش کە ئەو زیانە گەورەی لە خەڵک وە چوار کەسیش کەتیایە شەهید بۆ بۆ لافاوە تا ئێستاکە قەرەبووی کێ کراوەتەوە. تا ئێستا مەزرانێ دەوەرە مەزرایەکان هەمووی کاک ئێستا کوب بچنە مەکتەبێک و بێنەوە ئێستا منە ئیشی هاتیمەوە دەسمێنە تا هێوانێ لە گریزوڕون ئێستا بچماری سرعات کەم جێ نەیبیچی و مارێ نابی تێکی هاڵکەن کە بتوانین بپەڕیەوە بۆ بەیانیاتی لە ناتوانانی بڕۆینە ئاسی ماینە جادەکان ینی خۆشکاتن هەمووی ئاوە قۆرتە کو دەبیتی تەڵەبە دەپەڕنەوە تێر دەکەونە ناو ئاوێ. لە چەند ڕۆژی ڕابردووە وەک لە هەواڵەکانی ئێنارتی و لە زۆربەی زۆری ڕاگەاندەکانشا گوێبیستی ئەوە بووین کە لە شارەکانی دووەک و دەوروبەری و لە شاری هەولێریش بەهۆی لافاوەکەوە زەرێکی زۆر لە ماڵ و یاخود لە جانی خەڵک کەوت. ئایا ئێمە پێشوەخت چۆن نەتوانین کار ئاسانی یاخود خزمەتگوزاری بۆ خەڵک بکەین کە ئەم ڕووداوانە ڕوونە لە کاتی ڕووداوێکی سروشتیە. جارێکێ ئان دەدەکۆڵن وەکی گوون مەبلەغێکی دەلێتن تعمل ئاوێ ناکردن وجوری وەکی گوتی ئەوە چەند ساڵە کاری مەبە نەب ساڵە بتنی مام چ لێ بکەین وەکی گوتی ئەوە سێ ساڵە هەولێ تێتە لە ئەساس مەجاریەکە کۆلە بەس مەجاری تەنگە تعمل ئاوێ ناکردن ئەوە باش جای بێت خوارج بژوی گەلی بێت خواری وان جیرا بێت خواری تعمل ناکردن. زۆرم پێ ناخۆشە کە ماڵی کوردێک وای لێوێ و وازان ماڵی خۆم وایلاتوە. ئەگەر کەسێک دڵسۆز نەبێ بۆ وڵاتیان هیچ ناکرێت. بە نسبەتی ڕووداوی سروشتیەوە کە لە کوردستاندا بە شێوەیەکی زۆر ڕووەدات و حکوومەتیش ئەم لایەنەی پشتگوێ خستووە لەلایەن خزمەتگوزاریەوە. پرسیاری دووەمان ئەوەیە ئاخۆ لە دوای ئەم هەموو بارانە زۆرەوە کاتێک کە لافایەشی زۆر ئەبێت ئایا ئێمە سوودی لێوەرەگرین لەم بارانە چونکە ئەڵەنسبینێ ڕەنگە هاوسەکانمان وڵاتە هاوسەکانمان ئاومان لێ بگرنەوە ئەی ئێمە چۆن نەتوانین مشوری خۆمان بخۆین کە سبەینێ نەتوانین بەبێ ئاو ببین. بۆ نمونە ئەم ئاوەی کە ئێستا بەژێر خاچی ئێمە ئاڕوات و بەسەر شەقامەکەی ئاڕوات ئەچێتە کێوە ئاخۆ بیت لەوە کراوەتەوە سوود لەم ئاوانە وەرگیرێت لەم بارانەوە وەرگیرێت. بەڕاستیەوە ئێمە ئەبێ ژینگەیەمی کوردستان ژینگەیە کە سیستانێکی سارد و باراناوی هەیە ئێمە بێ سوود لەو بارانە وەرگین چونکەوە تا وڵاتە دراوسەکەمان بە تایبەتی تورکیا پرۆژەی گاپی هەیە بە سیاسەتێکە بەکارێنێ بەرامبەر بە وڵاتەکانی بە تایبەتی عێراق وەرێمی کوردستان کە ئەم سیاسەتە ئەو بەرامبەر بەنەوت بەکاری بێنێ ئێمە ئەتوانین ئەم بارانە کە ئەبارێت لە ڕێگەی دروستکردنی بەنداوە ناوچەکانمان چونکە ئێمە ماژە سانان بارانێکی زۆرە بارێ سەرچاوی ئامان زۆرە بێ
ئەو بارانە ئەتوانین سوودی لێوە بگین لە دوا ڕۆژە ئەتوانین بازرگانی بە ئاوی شۆ بکەین ئێمە نەوتیشمانەیە ئەو ئەتوانین ژێرخانی وڵاتەکەمانی پێ بەقەوتکەین و بەهێزکەین لەو کاتە پێویستمان بە تورکیا نابێت کە ئاومان بۆ بنێرێ بۆیە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی استراتیژی تەواو دابڕێژێ بۆ ئەم پرۆژەیە بۆ ئەوەی بەنداوی باش دروستکەمە بەنداو دروستەکە حکوومەت لە ڕێی کۆمپانیەکانەوە ئەوە تایبین ساڵانە بین بەوەی زۆری باران و لەستان بەنداوە ڕوخی و ئاوەکەین بە فیڕۆچ ئێمە ئەوە هەمی ئەڕوا بۆ خوار و ئەچێ بۆ ناوچەکانی بەخانی ئەگەر ئەم ئاوە کۆ بکرێتەوە بکرێتە بەنداوێک ئێمە توانین سوود لێ بگین لەو کاتە بۆ پرۆژێ ئاودێری لە هاوی ناو کاتە ئەوە بۆ وزەی کارەبای ئیسپارەی زۆرە بەڵام ترەوە حکوومەت دەتوانێت لە ڕووی کەسی شارەزاوەکەمانە و پرۆژانەمی تەقدیم کاو جێبەجێ بکات بەڵام ئەو پرسیارە حەق نییە بە منی بڵێ حەقە بە حکوومەتی بڵێ ئەمە یەکەم دووەمینیشان نازانم حکوومەت ئێمە کەسی زیرەکمان زۆرە بەڵام جوو لێ ناگیرێ تێگەی چۆنە یعنی ئێمە هەرڵێن ڕۆتین لە دایرەکانە هەیە بەڵام ڕۆتین لە هەموو شتێکا هەیە لەوەش هەیە کە جۆ لە کەسی زیرەک ناگیرێ کابرا لە دەرەوە هاتووە ئەزمموی ئەڵە کاکە پرۆژە پێ گوێ لێ ناگیرە کاک ئێمە کورد لەنا خۆمانە قەدر یەکتری نازانێت کە چوونە دەرەوە ئەنجابین باشن نازانم وڵاتێکی سەیرە بەڕاستی ئەو پارەی کە دانراوە بەس ئەمێنێتەوە ساڵ بە ساڵ بۆ ئەوەی کە لە بجار بێنێتەوە خۆشیان بەڕاستی خۆیان ئەیدزن تا چەندێک هەستەکەی ئەم وڵاتە سوودی لە باران وەرگرتووە بەڕاستی تا ئێستا لە هەرێمی کوردستانە هیچ سوودێک لە ئاو وەرنەگیراوە هیچ پرۆژەیەک نییەکەوە سەد دروستکرابێ بۆ ئەو شتانیکەوە ئاو بەرەنگاری ئاو بینەوە بەڵام هەتاکو ئێستا کە دەسەڵات نەیتوانیوە ئەو زێرابی سندوقی لە شوێنانی کە زیاتر کە لافاوێنەیە کە دروستکە بۆ ئەوی کە ئەو فەیزانەتە دروست نەبێ بەڵام هەتا ئێستا ئەوانە هەموو خراوەتە پشتی گوێ بەڵام بڕیارەکانیان کە ئەو برارەیە دەن ساحیبی برارەکانی خۆیان نین من ئەو نازانم. ئێستا کە سعات 5 بارانێکی زۆرە بارەیە لە شاری سلەیمانی و چاوەڕێشەکرێ ڕەنگە لافایەکی لێ دروست بێت ئێمە کە کاتێک وێنی لافاوەکەمان بینی لە شارەکانی دۆکوانە شتێکمان بیرکەوتەوە شاری ڤینیسیا کە یەکێکە لە شارەکانی ئیتالیا ئاخۆ تۆ بڵێ کوردستانیش گەڕەکانی وەکو شاری ڤینیسیای لێبێت بەڵام بەبوونی دروستبوونی لافاوە ئاخۆ تا چنێک ئێمە خزمەتگوزاری یاخود حکوومەت بیری لەوە کردوتە خزمەتگوزاری پێشکەش بە وڵاتیان کە لە کاتی ڕووداوە سروشتەکانە دوای ناوبڕێک ئەگەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن.